بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برانو خوشكاني بريس لا دسبيكي رويشنومان بو خاكي كردستان و بمالوي خومان لدمو بياني ڕۆژی دووشەممە کە دەگەڕینەوە بە ماڵەوە لەو دەستپێکی گەڕانەوەیەماندا پێویستە چەند خاڵێک بە کورتی بڵین بۆ ئەوەی کە هەمومان سوودی لێ ببینین. سەرەتا سوپاسی خوای پەروەردگار دەکەین کە تەوفیقی داین و هیدایەتی داین، یارمەتی داین بۆ ئەوەی کە ئەلحەمدولله بە سەلامەتی هاتین، ئینشاءڵڵا بە سەلامەتیش دەگەڕینەوە و دڵخۆش بین بەوەی کە عیبادەتێکمان ئەنجام داوە. پێش هەموو شتێک سوپاسی خوای پەروەردگار دەکەین. بەڕێزان، پێویستە چەند خاڵێک بیر خۆمان بخەینەوە. یەکەم شت ئەوەیە کە ئینسان سوپاسی خوای پەروەردگار بکات کە خوای گەورە تەوفیقی داوە بۆ ئەوەی کە عیبادەتێک بکات، بۆ ئەوەی کە ئینسان عیبادەتێک ئەنجام بدات. ئینشاءڵڵا خوای گەورە لێمان قبوڵ کا و لێمان وەرگریت. یەکەمین شت ئینسان بە خەمباریەوە و بە ناڕەحەتیەوە ئەو خاکە پیرۆزەی بەجێ دێڵێ و دەڕواتەوە بۆ ماڵەوە. بۆچی؟ چونکە ئەو خاکە هەم خاکێکی پیرۆزە، هەم خاکێکە خاکێکی پڕ لە پاداشتە، پڕ لە ئیمانە. ئینسان بە یعنی بە دەرەجە یەک و یەکەم شت ئینسان بە دڵێکی خەمبارەوە ئەو خاکەی بەجێ دێڵێت. چونکە پێم وایە هەر کەسێک بێتە ئێرە دڵی بۆ خاکەوە دەبێت و دڵی خەمبار دەبێت بۆ ئەو خاکەیە، چونکە ئەوە دارولئیمانە و شاری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. و هەروەها ئومێدمان وایە ئەو شارە کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وەکو کوورە وایە. چۆن کاتێک ئاسنێک یان زێڕ و زیوێک دەخەیە ناو کوورەیەکەوە، هەرچی ژەنگ و ژار هەیە لێی دەکاتەوە، ئەو مەدینەش ئاوایە ئینسان بە گوناهەوە بێتە ناوی، ئیشەڵڵا بە پاڵفتە و بە پاکی دەڕواتەوە. و ئومێدمان وایە ئێمەش دڵخۆشین بەوەی کە ئومێد بە خوای پەروەردگار بە پاکی دەگەڕینەوە بۆ ماڵەوە بۆ وڵاتی خۆمان. خوای گەورە جارێکی دیکە تووشی گوناه و تاوانمان نەکاتەوە، بمان پارێزی لەوەی کە تووشی هەر گوناه و تاوان و بێشەرعیەک ببینەوە. دووەم خاڵ، ئێمە دڵخۆشین بەسەرێک کە عیبادەتێکمان ئەنجام داوە، چونکە تەوفیقی خوای گەورە و هیدایەتی خوای گەورە بۆ ئەنجامدانی کارێک بەڕاستی سوپاسی خوای پەروەردگاری دەوێت. خوای گەورە ئێمەی کردە وەفدی خۆی کە بینە سەردانی ماڵەکەی خۆی و سەردانی شاری پێغەمبەری صلی الله عليه وسلم. ئینسان بەوە دڵخۆشە. پێغەمبەر دەفەرمێ ئیذا ئەراد الله بعبد استعمله. ئەگەر خوای گەورە ئیرادەی خێری بە کەسێک هەبوو ئەو کەسا بەکار دێنێت. گوتیان وەکەیفە یستەعمیلوه یا رسول الله صلی الله عليه وسلم. جای پێغەمبەری خوای گەورە چۆن ئەو کەسە بەکار دێنێت؟ پێغەمبەر فەرمووی یوفقه لعمل صالح قبل موته. فەرمووی پێش ئەوەی کە بمرێ ئەو بەندەیە خوای گەورە تەوفیقی دەدا، هیدایەتی دەدا، کار ئاسانیم بۆ دەکات بۆ عەمەل و کاری چاکە. ئەوە بریتیە لەوەی کە خوای گەورە ئیرادەی خێری بۆ کەسە هەبووە. ئینشاءڵڵا خوای گەورە کە ئێمەی تەوفیق داوە بۆ هیدایەتە و کردوونی بە وەفدی خۆی، ئومێدمان وایە خوای گەورە ئیرادەی خێری بە ئێمە هەبوو بێت. ئێمەش دەبێت لەوەوە چاکتر ڕووبکەینە خوای گەورە و بێگومان چاکتر خوای گەورە بناسین و دڵخۆش بین بەوەی کە خوای گەورە تەوفیق و هیدایەتی داین کە ئەو عیبادەتە ئەنجام بدەین. سێم خاڵ و کۆتا هەمین خاڵ ئەوەیە بەڕێزان، ئینسان کاتێک کە دەچێتەوە بە ماڵەوە دەبێ هەر یەکێک لە ئێمە تەماشای خۆی بکات ئاسەوار و دەرەنجامی ئەو عومڕێ و ئەو عیبادەتە لە ژیانی ڕۆژانەی خۆماندا ببینین، لە ژیانی ڕۆژانەی خۆماندا ببینین. یعنی چی؟ یعنی ئینسان دەبێ ئەگەر چۆ بە ماڵەوە زیاتر لە خۆی وریابێت، شتێکی وا بکات عومڕۆژ لە بەرچاوی خەڵک جوان کات، خەڵک حەزی بچێتە ئەوەی کە ئەو سەفەرە ئەنجام بدات، چونکە ئەو سەفەرە بێگومان سەفەرێکەکە بۆ خاکێکی پیرۆز و پڕ لە ئیمان ئینسان هاتووە. دەبێ ئینسان عەمەلی ساڵح و تەقواداری و ئیمان لەگەڵ خۆی بباتەوە. ئێستا ئێمە کە عومڕەیەکمان ئەنجام داوە خەڵک ڕەنگە بە چاوێکی دیکە تەماشامان بکات. ئەگەر خوا نەخواستە ئینسان
تاوانێک بکات باری قورستر دەبێت ئینسان تا شارەزاتر بێت زیاتر عیبادەتی بکات حەج و عومڕەی بکات بێگومان خەڵک بە چاوێک تەماشای دەکا پێی دەڵێت تەماشای کە ئەوە چەند عومڕەشی کردووە یان چەند حەجی کردووە بەڵام ئەگەر باش نەبێت خەڵک دەڵێت تەماشای کە عومڕەکەشی کردووە خوا هیچی بەهیز نەکرد خوا پەناماندا دەبێت ئینسان ئێستا هەر یەکێک لە ئێمە زیاتر لە خۆی وریابێت لە مەولای ئینشاءالله وا بکەین کە عومڕۆژ لەبەر چاوی خەڵک جوانکەین حەزی بچێتە ئەو خاکە و حەزی بچێتە ئەو سەفەرە ئەگەر ئێمە ببینە هۆکاری ئەوەی خەڵک بێ ئەو سەفەرە بکە و ئیمان و تەقوا لەگەڵ خۆی بباتەوە و کاریگەری و ئاسەواری ئەو سەفەری لەسەر بێت دڵنیابن لە خێری ئەوانەشدا بەشدارین کە بەهۆی ئێمەوە دێنە عومڕە بەڵام خوا نەخواستە ئینسان شتێکی وانەکات یان ببێتە هۆکاری نمونەیەکی ناشیرن ئەو کاتە ڕەنگە تاوان و بارمان قورستر بێت بۆیە دەبێ هەر یەکێک لە ئێمە لە خۆی وریابێت لە مەولا زیاتر حەزەر کات لە گوناه و تاوان و لە بێفەرمانی خوای گەورە و هەروەها لە تەقواداری و لە عەمەلی ساڵح دەبێ هەر یەکێک لە ئێمە تەماشای خۆی بکات بەرهەمی ئەو عومڕەیە لە ژیانی ڕۆژانەیدا لە هەڵسوکەوتی ڕۆژانەیدا لە مامەڵەیدا لە خۆڕەوشتیدا بەرهەمی ئەو عومڕەیە دەرکەوێت ئومێدمان وایە کە ئاسەوار و بەرهەمی ئەو عومڕەیەمان دەستکەوت پێ ئینشاءالله شتێکی وا بکەین کە عومڕەش لە بەرچاوی خەڵک جوانکەین بۆی ئێمەوە خەڵک حەزی بچێتە ئەو سەفەرە و بێتە ئەو سەفەرە بۆ ئەوەی لە پاداشتی ئەوانیشدا بەشدار بین خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی ئەو عومڕەیە لە هەموو لایەکی قبول کرد بێ ئینشاءالله دەرەنجام و بەرهەمی ئەو عومڕەیەشمان دەستکەوی ئینشاءالله هەم لە دنیا هەم لە قیامەتیش پاداشمان لە لای خوای پەروەردگار بدرێتەوە دووبارە گردنمان ئازاکەن ئەگەر هەر کەسێک یعنی ناڕەحەت بوو بێ لە قسەیەک لە هەڵسوکەوتێکی ئێمە گردنی هەمووتان ئازا بێت ئەمن خۆشحاڵ بووم بە دیداری هەموو لایەکتان وەکو ئیمامی شافعی فەرمووی یەکێک لە سوودەکانی سەفەر ئەوەیە کە کەسی باش و چاک و ڕێک و پێک دەناسی لە سەفەردا ئێمەش ئومێدمان وایە کە کەسی باشمان ناسی بێ ئینشاءالله خوای گەورەش بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقی هەموو لایەک بدا و هیدایەتماندا یا ربی خوای گەورە لە دەپاڕینەوە بە ناو جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت ئەو عومڕەیەت لێ قبول کردبین ئینشاءالله ببێتە مای پاکبوونەوەی گوناه و تاوانەکانمان قەڵەمی عەفوت هێنا بێ بەسەر گوناه و تاوانەکانماندا یا ربی خوای پەروەردگار بەرهەمی ئەو عومڕەیەمان لە دنیا قیامەت لەسەر کردەوەکانمان لەسەر خۆڕۆشمان دەرکەوێ ئینشاءالله ئەو عومڕەیە ببێتە مای پاکبوونەوەی گوناه و تاوانەکانمان یا ربی خوای گەورە لێرەوە داوا دەکەین دوعا و پاڕانەوەکانت قبول کرد بین ئینشاءالله خوای دوعا و پاڕانەوەی هەموو لایەکت قبول کرد بێت یا ربی خوای گیان دوعا و پاڕانەوە و ذیکر و عیبادەتی هەموو لایەکت قبول کرد بێ ئینشاءالله یا ربی خوای پەروەردگار هەرچی کردومانە لەو سەفەرەیدا بە چاکترین شێواز پاداشمان بدەیەوە بە چاکتر لەوەی کە کردومانە خوای گەورە پاداشمان بدەیەوە ئینشاءالله یا ربی خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆت بمان بەخشی هیدایەتمان دەی تەوفیقمان دەی ئومێدمان وایە کە هەر بە کاتی خوا حافیزیمان لە پێغەمبەری خوای کرد بێ صلی الله علیه وسلم لە ماڵی خوای پەروەردگار کرد بێت خوای گەورە بیکاتەوە قسمەت ئینشاءالله چەند جاری دیکەش بینەوە ئەو خاکە پیرۆزە